ماوەی چەند ساڵە ئەو کارت دەکەی ئەو هەموو ینی خۆ خولیایە چی بوو کە ئەو شتانە کۆکەیەوە؟ وەڵڵاهی پرسیارەکە زۆر لە زیەتی لە ساری بابرێ 95 لە ناوی شەیما بەرێ 95 لە ناوی شەیما. باشە چ شریتێکت لای زۆر کۆمی چ کاسێتێک بەنسبەت ئەرشیفەکان ئەرشیفی ئیبراهیم تاتلیساسی لە ساری نۆتەوە خڕم کردەوە تا ئەو دقەیەکە لەگە جەنابەت قسەی دەکەم هەنچی ئەرشیفی ئیبراهیمی هەمووی لە کنەمت بە ئۆرجینال و سقاسری هەیە. ئەرشیفەکانی ئیبراهیمی هەمووی تایبەت دەکرە خۆمە. باشە کام کامیرە کۆنتترینیانە لێرە کارت پێکرد بێ کامیرەکەونەکە ئەو ئێم هەفتە ئەوە بابرێن لەگە ڕێزمدا ئەو ئێم هەفتەوە بەخۆم ئیشم پێکردیە کاسەتی گەورە VHS بەوەی ئیشم کردیا دوایە لە پاشەوەی بۆ ئێم دیینۆزار و دەی بە حکمی ئەوەی بابرێستم گۆڕا کوالێتەوە چتانە بۆ نوعەمە لەگە ئیشەکەی خۆمان بابرێن ئەوە کردیا. باشە جیاوازی چ لە نێوان کاری وێنەگری و تۆمارگای ئێستا لەگەڵ کۆن جوانە جیاوازەکەی وەڵی جاران زۆر قڕز بوو جاران زۆر ناخۆش بوو ینی جاران مۆنیتەرمان ڕۆشتبی بوو بەنس بە تەسوێری جاران لە مۆتاژی بە کۆمپیوتەر ئەو چتانەکەم بوو هەمومان بە میکسەر ئەو چتانە دەکرد ینی قڕستر بوو جاران ئێستا هەموو شتێک ئاسانە ئێستا بابرێن هەمووی لە ناو کۆمپیوتەریە جاران هەمووی لە ناو کامیڕێ بوو هەمووی ئێستا لەگە ڕێزمدا هەمووی مۆبایل شارە دەکات جار ئاوی بە میکسەر و بابرێن ئەو چتانە دەکرێت ئێستا شتەکە کۆمپیوتەر دەکات. کاسێتی ساڵی هەشتاکان و ئەفتاکان دەدوود لام بەدەست دەکەوێت جوانە لە ساری نارێم ئەوەی دووارە دەکەم بابرێن لە ساری نۆتەکان کاسێتەمەیە تا ئەو دقێشکە قسەی لەگەت جەنابەت دەکەم یعنی کومەگرتی هەر بە نوعی ساڵ بەبێ ئەوەی یەک نقطەی تێدابێ هەموو ئەرشیفە لەکنە خۆم مافی پارێزراوە. گوتت جۆرە ڤیددیوەکێ ناتوانێت بیکێ فلاش تۆ دەیکێ ئەوەی کاسێت بی جوانە ئەوەی کاسێت بیان بەنسبەت ئێستا بەسیترین کاسێت ئەوە 35 ملیمە ئەگە کاچم سەوەر تەمەشاکە ئەوە 35 ملیمە بابرێن تەسویر کاتن لی جیەچەوە نابیتە پلاش شخصی لەکنەم دەبیتە پلاش ڤیددیۆی ئەو کاسێتەمەیە ئەو یەک لە کاسێتە قورسەکانە 35 ملیم بۆ بزانم جەنابیشی دەکەم جارۆ کاسێتی ببینی جیازی ئەو کاسەتی من هەیتم لەگە ڕێزمدا ئەوەی کاسێتی ڤیددیۆیە بەنسبە 35 ملیم و 4 ملیم ئەوە کەپسەوە بابنی عینر 4 ملیم ئەوەژی کامیڕێ ئەوە تێکسی چابوونەوەی زۆر مستەحیلە یعنی کەپسە هیچ بڕغی ئەو چتانی پێوە نیە ئەوش عینە لەکنە خۆم دەبیتە پلاش بە سافی دەکەمە پلاش لەخوای بە زیاد بی بە حکومیەوەی لە مێژر ناوەسعەکەیمە بەسەر هیوایەتە چ خۆمە لەگەڵ کاسێتانە زۆر مادی بوومە بەڵێ عەفوەن کاک سەلام هەبووە هاتبتە ئێرە مەسەلەن ئاهەنگەکەی لە ساڵی هەشتاکان بوو بێ ئەو کاسێتانی بۆ هێنا ببووی بێخێسە سیدی دنیای یادیاری لەگەڵ هاتبتەوە طبعاً بە زۆر جار بە سەتان جار ئەرێ وەڵڵە کاسەتی نایتەکنەم و گوتی لە هەشتایەکان لێمانەدا بەیز ڤیددیۆکی هەتا یەک دوو جار هینامانە دەرێ بە ڤیددیۆ لێ مادە لەکنەمەی پێشانەدا کە هینایە نەکنە من بە حکمی ئەوم جیازی باشمەیە بە سافی لە بۆم کردە فلاش زۆر دری پێخۆش بووە ئەرێ وەڵڵا. باشە بۆ ئەو هەموو وێنێ ئیبراهیم تاتلس و ئەو هەموو ئەرشیفە کۆنی ئیبراهیم تاتلس کۆ کردەوە جوانە وەڵڵاهی ئیبراهیم تاتساس هەر لەوەتی خۆم ناسێ من ئەو زەلامم خۆش دوێ پاشخوا پێغەمبەر ئەو زەلام هەر بە مداری ئەو زەلامە خۆش ویستێت ئەو دقێش بەخوای ئیبراهیم تاتساس لەگە خینم تێکەرە بە قورئان یعنی زۆر جار لە کۆمنتەکان لە بۆم دەنووسێ بریا و عنوانی دوکانی ئەوە زۆر بەوەی تێک دەچم هەچە کەسم بلۆ کە دەێتی تۆچی ئیبراهیم تاتساس پاشخوا پێغەمبەری لەکنە من هەتا کوڕە کچکەکەشم ئەگەر قەوسەکە قسەی بکەم کوڕە کچکەکەشم بە ناوی تاتساسی وەسێتشم کردێ لە مارێ لە کنداچی دەکەم کوڕە گەورەکەم گوتم ئەگە مردم ئەو کوڕم ژینینا دەبی کوڕەکەی ناوی لێ بنێ ئیبراهیم وەبی لە مەکتەبی مامۆستاگاس کە ئیبراهیم تاتلیساس سەلام ئەو حەزت چ خۆمە ئەرێ وەڵڵا تەمەند درێژتان کەی شاوت دەبم چاوت ماز دەکەم ئەمە ئەو بەکرەیە تەمەنی چەندە؟ ئەو بەکرێ تەمەنی هەفتا بابرین لە ساری هەفتاوێک دروستکرەیە هەتا ئێستا بزانە دەکات چەند سار ئەوە تەقریبەن ئەو بەکرێ 25 سارە لەکنە خۆمە ئەرێ وەڵڵای تازەش بە ئیشمانی خست سەڵتە چێ بوو نێزیکەی ئەو بەکرێ نزیک 53 ساڵ 54 ساڵ تریش لە ساری هەفتاوێک ئینتازە تا ئێستا هەتا ئێستا هەروەک خۆی کار دەکا هەروەک خۆی کار دەکە کات تازەش بە ئیشمی خست سەڵتەکەی کو بوو ینی ماشەڵای دەوی سەڵتەکەی ئەمە کارەکان ئاسان دەکا و بەکرانیانی ڤیددیۆکان دێخنەسەوە شیرتەکان بە قورئان ناوەڵ ئەو بەکرێوە ئەرشیفی خۆمە شخصی ئیبراهیمی پێ لێ دەبی من هەم ئیبراهیمە بەخۆیان ئێستا جیازەکانم بابرێ هەت جیازەکی بەیش بێخم کاسەتی ئیبراهیمی تێدایە زۆرم عەزەی ئیبراهیمە بەڕاستی دووبارە دەکەم ئەو زەلامە لەگە خینم تێکەر بووە ئەو هیوایەتە شەوەی لێ کردیمە من لەو ئیشەی بەردەوام بم ینی حەزت چ خۆمە هەر کاسەتێک لە هەموو کوردستانەکە لەگە ڕێزمدا تەحویل نەکردیان نەبیتە پلاژ هیچ ڤیددیۆیەک لێ نەدا بە ئەمان و بە زەمان لەڕێی ئەو تەلەڤیزۆنە جوانێ گۆ
قەسەم باڵێ بەزە و کاسەتە بێت هێرە دەبی بە سافی لۆمارەکەی لۆ کابرێ بکەمە فلاش ینی هێشتا چی مەغەوەش نییە لێرە دەبێ بە ئاسی نابی بە کورتەکەی سەسلام خۆرانی دکتۆری ئەم کاسەتە چی بە هەموو کاسەتێک لەکنم دەبیتە فلاش یەک کاسەتم پێ ناویتە فلاش لەگە ڕێزمدا ئەگەر قەوسەکەبی یەک کاسەتم پێ ناویتە فلاش کاسەتی کە بە تاریس تێداینە پێم ناویتە فلاش باقی هەر کاسێت ئەگەر ڕێکۆدی لە سەکرابی ڤیددیۆی تێدابی بە ئەمان و بە زەمانە من دەکەمە فلاش بە وەڵی ئەگەری لا شتێک نەبی پێ لە دووبارە دەکەمەوە کاسێت ستا بە تاریس تێدانێ بێ ئەمریکاشە بەتارە ئەو نوعم پێ ناویتە فلاش لەگە ڕێزمداگە باقی ئەم کاسەتێک لەو توانێت محالە بەبێ فلاش بستە دەرێ قوربانت دەم چاوت ماز دەکەم زۆر مەمنووی تەلەڤیزۆنەکەتانم